بيخوا قبسيلي شڵا ماڵەکەم سوودایە بەس ڕێژماوای لێ ناتایە ڕێژمای گیان. وێنەکانی ڕووداوەکانی دوێنی بەردەم لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان بە بەرچاوی خەڵکی کوردستان و کەناڵەکانی ڕاگەیاندنی دنیاوان پەلاماردانی خۆپشاندەران یاخود چەند کەسێک بۆ لە قیچوار و دواتر وەڵامدانەوەیان و ڕەتکردنەوەیان بەگولا قوربانێکی زۆری لێکەوتەوە کە دیارترینیان کە بۆ سەردێری هەواڵەکانی ئاژانسەکانی دنیا شەیدبوونی گەنجێکی تەمەن 16 ساڵان بوو. تمني 14 ساڵە بە حياتی حیزبەتی نەزانیوە لە پۆلی دوی متەوەسەیە فیشک منن بەسەری و ئاخوێن بێتە سەرەوە لەسەری لە هیچی خۆڕایی. کوڕی من ئەگەر مزارەتی وە لە پێشەوە فیشەشی بەرەکە و لە دواوە یعنی ئەمە شتێک نییە جێ قوبوڵ بێ شتێک نییە شاراوە بێ جا من چ کێشێکم کێشم لەگەڵ کەسانەیە تاقە کوڕێکم و بۆ کوڕەکەدان کوشتم بۆ کوڕەکەتان شەید کردم تاوانم چی بوو بەعسی بووم ئەنفال چی بووم جاش بووم هیچ شتێک نەبووم لە تەمەەن ماچێکیشم بۆ کەزانڵ بوو تەیدی کەسیشم نەکردووە لە مفەوەزاتی ساڵی 1970 مەلا مستەفا بەڕەحمە بێ لەگەڵ سەدام حوسێنە تا ئێستا من چەپڵم بۆ کورد لێناوە شوێن هیچ کەسێکی نیم لە هیچ حیزبێکی شانیم بەس داوا ئەەکەم ئەم کوڕی من بێتاوان کوژاوە داوا حەقی خۆمەکەم داواکەم ئەگەر حکومەتێ با موقفی خۆی وەرگێ والله ئەبێ محاسبە ئەو کەسانە کە ئەوەی بە بیکەیسی فیشک بە خەڵکەوانێ با ئاوی گرتاتە خەڵک با ئاوی گرتاتەوە گەنجانە ئەم شتێکە لێرە ڕوویاوە ئەوەی کە لە میسم ڕوویە بۆیە 2 ملیۆن کەس کوژرایە بەڵام لێرە شتێکی زۆر بەسیط بووە بە هەمووی 200 کەس بوون کە داوای شتێکی شەرعیان کردووە داوای ئەوەیان کردووە کە بێئیشیە لەم وڵاتەیە بەحساب وڵاتی خۆمان و کوردستانی خۆمان و سەرۆکان سەرۆکی خۆمان کوردن کەسوکار و بنەماڵەیە و گەنجە بڕیار دەدەن کە داوای یاسایی لەسەر ئەو لایەنە تۆمارکەن کە تەقەی لە خۆپشاندەران کردووە بە تایبەت بەرپرسی یەکەمی ئەو دەستگایە. ئێمە داوا قەی دەکەین لەسەر بکوشی برازاکەم داوا لەسەر ئەوەش قەی دەکەین کە ئەمری پێ کردووە پەنجەریشکانەوە بای دەوەرەقە بۆ ئێمە 100 وەرەقەمانێ بە تۆ قشانی ئەوەی بیکوژیت مناڵێک چی تۆ بیکوژی مناڵە لە دوی متەوەستە بێت 14-15 ساڵ تەمەنی بێت بۆی ئێمە لاقی خۆمان خۆش نابین. خونچەیە کە تازە پێگەیشتووە چۆتە بۆ ئیشێک چووە ئیشی سیاسەتی نەکردووە بۆ سیاست نەچووە فیشەکیان پێوەناوە بە فیشک کوشتیانە. دوێنێ لە پاشەوەی کە لە بەردەرکی سەرای شاری سلێمانی بە بەمەسی پشتگیری و پیرۆزبایی لەگەڵی میسر و تونس کۆبوونەوەیکی جەماوەری سازکرا لە پاش کۆتاییاتنی کۆبوونەوەکە ژمارەیەکی زۆر لە بەشداروەکانی ئەو کۆبوونەوەیە بەرەو شەقامی سالم بەڕێکەوتن بەڵام لە ڕوبەڕووبوونەوەیەکیاندا لەگەڵ پاسەوانەکانی لقی چواردا زیاتر لە 57 برینداری لێکەوتەوە و گەنجێکی تەمەن 16 ساڵانیش بۆ قوربانی بڕیارنامەخکێنێن سلێمانی.